قانع محسن بەڕێوەبەری ڕێنمایی کشتتوکاڵی هەڵەبجە لەگەڵمانە کە قانع سلااوان لەبێ سەرەتا پێمان بڵێن کە ئامانجی ئەم هەفتە بازاڕە چییە بۆچی ئەوەندە گرنگە کە دوای ساڵی پارکە یەکەم ساڵی بوو ئەم ساڵیش دووبارە ئەم کارەتان کردوتەوە ئەم هەفتە بازاڕەتان جێبەجێ کردووە. بەڵێ سڵاو لە جەنابتان ئێوارەتان باش. پێم خۆش بوو بە کورتی باسێکی هەفتە بازاری کشتتوکاڵیتان بۆ بکەم کە بیرۆکەیەکی زۆر باشە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵ لەسەر ئاستی هەرێم بەڕاستی کە ئەنجاممان ناوە ئەم ساڵ بۆ ساڵی دووهەم وەرزی دووهەمە ئەم هەفتە بازاڕە دەکرێتەوە. لەم هەفتە بازاڕە نزیکەی 100 جوتیار و باخەوان و خاوەن بەرهەم بەشداریان کردووە بە نمایشکردنی بەرووبوومەکانیان، بەرووبوومی کشتتوکاڵی، بەرووبوومی وشکە، میوە بە هەموو جۆرەکانیەوە، لەگەڵەوەی شابەشێکی خواردنمان هەیە کە گەشتیاران کە دێنە ئێوە بۆ پشودان بەشێکی خۆراک کراوەتەوە. مەبەست لەم هەفتە بازاڕە بە بازارکردنی بەرووبوومی کشتتوکاڵی جوتیارانە ڕەنجی یەک ساڵیان کە بە فیڕۆ نەچێت. ئێمە وامان کردووە کە لە ڕۆژانی هێندی کە ئەلوەنیە ئەم جوتیارە بەرهەمەکەی خۆی بە شێوەیەکی فرێش بە شێوەیەکی ئەندامی بهێنێتە هەفتە بازار و نمایشی بکات بۆ هاوڵاتیان و کڕیاران و گەشتیاران کە ئەمەش سوودێکی دوولایەنەی هەیە. هەم جوتیارەکە بەرهەمەکەی خۆی بە هەرزان نافرۆشێت کە بە زنجیرەیەک دەست لە ئەلوە هەتاوەکو ئەگاتە بازار و ئەگاتە دەستی کڕیار ئەم بە هەرزان ئەیفرۆشێت کڕیاریش لەو سەرەوە بە گران دەستی ئەکەوێت. بەڵام ئەم هەفتە بازاڕە ئەم زنجیرەی نەهێشتووە، ڕاستە و خۆ جوتیار بەرهەمەکەی خۆی ئەداتە دەستی کڕیار و لەو سەریشەوە بە هەمان شێوە کڕیار قازانج دەکات کە بە بڕێکی کەمتر بە پارێکی کەمتر بەرهەمەکەی دەسەکەوێت، بەرهەمێکی تازە کە هەمان ڕۆژ چنراوە بە دەست و پەنجەی جوتیارانی خۆشەویستی سنووری ناوچەی هەڵەبجە. باشە کاقانە سەرەتا ئەمەم پێ بڵێن لە هەفتە بازاڕەکە ئەو شوێنانە ئەو کۆشکانە با بڵێن ئەو کەپرانە کە جوتیاران بەرهەمەکانیانی تیادانە نەیخەنە ڕۆی فرۆشن بەکرێی ئەگرن ئەمانە بەکرێ درێ بە جوتیاران؟ نەخێر، ئێمە بە هیچ شێوازێک نە ساڵی پار لە بۆنەکانی تریشە ینی ڕاستی فستیڤاڵی کە فستیڤاڵی هەنار کە فستیڤاڵێکی گەورەیە لە ساڵانی پێشوا بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵ هیچ بڕەپارەیەکی وەرنەگرتووە لە خاوەن کۆشکەکان کە پێمان داون. بە هەمان شێوە لەم هەفتە بازاڕێشە دوکانەکان بەبێ بەرامبەردراون بە جوتیارانی بەڕێز. ئێمە ئەمەمان کردووە پاڵپشتیەکە بۆ جوتیار بۆیە قورسایەک نەخێنە سەرشانیان، باری سەرشانیان کەم بکەینەوە، دوکانەکانمان بۆ ئامادەکردوون، فێنکەرەوەمان بۆ ئامادەکردوون، ئاو کارەبا هەموو شتێک لەوێ بەبێ بەرامبەر پێیان دراوە تەنها لەبەر ئەوەی ئەوان سوودمەند بن هەم گەشتیاران و هاوڵاتیان کە ڕوو دەکەنە هەفتە بازاڕەکە ئەوانیش کەشواوەیەکی لەبار و کە بتوانن بە خۆشحاڵی و بازارە خۆیان بکەن. باشە ئەزانین کە ئەو هاوڵاتیانە و کڕیارانە کە سەردانی هەفتە بازاڕەکەکەن زۆرتر هاوڵاتی ئاساین ڕەنگە زۆر بە جوملە شتەکان نەکڕن. ئەوەی کە ئەیەن بە ئەلوەکان جوتیاران بە جوملە ئەیفرۆشن ئەم هەفتە بازاڕە هەرچەند تاکفرۆشیشە با بڵین ئەتوانێت قازانجێکی ئەوەندە باش بە جوتیار بگەێنێت کە ئاوا ساڵانە پێشوازی لەیەکەن و بەشدارە بن لە هەفتە بازاڕەکەیە؟ بە دڵنیاییەوە ئەمە فیدباکی ساڵی پارمان لایە کە جوتیاران زۆر ڕەزامەند بوون، کڕیاران و هاوڵاتیان و گەشتیارانیش کە ڕوئەکەنە ئەم هەفتە بازاڕەوە خۆشحاڵ بوون بەمەی کە ئەم هەفتە بازاڕە سوودێکی زۆری هەیە. یەک بۆ جوتیار کە ئەمە وتمان پاڵپشتیەکە بۆ ئەوان کە ئەتوانن بەرهەمەکانی خۆیان ساکەنەوە. جوتیارمان هەبووە بەرهەمێکی زۆری هێناوە، یعنی ئەگەر بیباتە بازاڕەوە لەوە ئەچێت لە تاقێک لە بازار بەرهەمەکەی نمایشکات نەتوانێت سنووقێک دوو سنووق تەماتەیە خود بامێ بفرۆشێت بە کیلۆ، بەڵام لەوێ بە سنووق بەرهەمەکانیانە بن. بۆچی لەبەرەوەی بۆ کڕیار هەرزانە، وەکو پێشتر باسمان کرد ڕاستەوخۆ جوتیارەکە پێشکەشی کڕیاری ئەکات بەرهەمێکی تازە ئۆرگانی هەرزان. لەبەرەوەی کڕیارکەیەتە ئەو شوێنە لە بری ئەوەی کیلویەک تەماتە بکڕە سنووقێک تەماتە باتەوە بەشی هەفتەیەکی ئەکات هەتاوکە هەفتەی داهاتوو بە هەفتە بازار ئەکرێتەوە دیسان بەرهەمێکی تازە بەرێتەوە.
بەرهەمێکی تازەیە نەماوەتەوە بڵێن 2 ڕۆژ 3 ڕۆژ لە ئەلۆ تاگاتە بازار و ئەگاتە دەستی کڕیار لەبەرەوە خواستێکی زۆری لەسرە لەلایەن کڕیارانەوە بە بڕێکی باش نەک بە کیلۆ 2 کیلۆ بە سنووق بەرهەمەکانە بن. باشە کاقانە ئەزانین بازارەکانی هەرێمی کوردستان بەرهەمی ئێرانیتیایە، بەرهەمی تورکیتیایە، بەرهەمی سووریتیایە، ئەمانە وڵاتانێکن کە لە ڕووی بەرهەمی کشت و کاڵیەوە بەرهەمەکانیان یعنی باشە قابلی ئەوەیە کە کێبەرکێ بکەن. بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی باسی سنووری پارێزگای هەڵەبجە بکەین، کێبەرکەی ئەم بەرهەمە هاوردەکراوانەیان پێکرێت؟ گومانی تیان نییە، هەم لە ڕووی کوالیتیەوە یعنی ئەوەی کە کڕیار بێت، ئەوەی کە تێستی بەرهەمی خۆماڵی کرد بێت لە ڕووی تام و بۆنەوە ئەزانێت کە بەرهەمی خۆماڵی چ جۆرە بەرهەمێکە، یعنی هیچ ڕکابەرێکی نییە بەڕاستی. ئێمە کە ئەچینە بازاڕەوە کە بەرهەمی کشت و کاڵی بە تایبەتی کەی کڕین تێستی ئەەکەین بزانین تامی بۆنی ئەمە جگە لەوەی ئێمە کە دڵنیاین لە بەرهەمەکەی خۆمان کە بەرهەمێکی ئۆرگانیە، چونکە جوتیاری ئەمە کەم ئەگەر بەکاریشی بێنە بڕێکی زۆر زۆر کەم بۆ لە ناوبردننی مێروو نەک بۆ پێگەیاندنی بەروبوومەکەیەتی کە دەرمان بەکاربێنێت. بەڵام ئێمە دڵنیانین لەو بەرهەمەی کە داخڵ ئەبێت بۆ ئێمە تامی نییە بۆنی نییە، یعنی خەڵکی زۆر جارگلەیی ئەەکەن لەو جۆرە بەرهەمانە، بەڵام بەرهەمی ئێمە بەرهەمێکی فرێشە تازەیە ئەندامیە بەڕاستی بێ ڕکابەرە. باشە ئەزانین هەرچەند کشت و کاڵ ئەمە پیشەیەکی باو باپیرانە بۆ ئێمەی کورد بە درێژایی مێژوو هەمیشە کشت و کاڵ یەکێک بووە لە کەرتەکانی کوردستان لە هەر چوار پارچەکە، بەڵام مەشزانین کە کشت و کاڵ بەبێ شارەزایی بەبێ زانیاری ناکرێ ڕەنگە بەرهەمێکی ئەوتۆ نەیاتێ بەڕای جەنابتان وەکو شارەزایەک لە بوارەکە. جوتیارانی ئێمە لە هەرێمی کوردستان بەگشتی زۆرتر لە کام بوارانەیە پێویستیان بەڕاهێنانە؟ بەڵێ جوتیاران ئێستا بە خۆشحاڵی و بەڕێوەرایەتی گشتی بە هاوبەشی لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە ڕوو ئەکەنە پارێزگاکەمان خولی زۆر باش کراوەتەوە بۆ جوتیاران. جوتیار پێویستی بە هەموو جۆرە خولیەکە هەر لە سەرەتاوە لە خولی چاندن هەتاوەکو پەروەردەکردن هەتاوەکو بەرهەمهێنان، یعنی سێ قۆناغە بە هەر سێ قۆناغەکە پێویستێتی تر ئایا ئەمە باغداری بێت یاخود کوشت و کاڵی دانەوێڵە بێت. ئێمە بە خۆشحاڵیەوە یعنی توانیمانە ئەمە بکەین بۆ جوتیاران جگە لەوەی ئەگەر خولیش نەبێت جوتیار ڕاستەوخۆ پەیوەندیمان لەگەڵیا هەبووە چوونەتە سەر کێڵگەکەی زانیاری و ڕێنمایی تایبەتیان پێدراوە. ئەگەر ئێمە ئەوانمان نەدۆزی بێتەوە ئەوان هاتوونەتە لای ئێمە بە هەمان شێوە هاوکاریمان کردوون و هاوکار و پاڵپشتێکیانە بین ئەوەی پێمان بکرێت درەخی ناکەین لەگەڵیان. باشە کاقانە ئەزانین بەهۆیەوەی کە سەردەمەکە سەردەمی تەکنەلۆژیایە جگەلەوە گۆڕانی ئاو هەوا بابەتێکی حاشا هەڵنەگرە کاریگەری زۆر لەسەر کشت و کاڵ دروست کردووە. زانین کە بەکارهێنانی تەکنەلۆژیا بابەتێکی زۆر پێویستە لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش با بڵین لە سنووری پارێزگای هەڵەبجە تا چەند تەکنەلۆژیای نوێ بۆ ئاودێری بۆ کشت و کاڵ و بابەتی هاوشێوە بەکارەهێنرێت؟ بەڵێ ئێستا هەروەکو جەنابەت فەرمووت شێوازی نوێ شێوازی تەکنۆلۆژیای نوێ بەکارێت لە کەرتی کشت و کاڵی کامش هاوکارە بۆ بەرهەمێنانی بڕێکی زیاتر. بۆ نمونە یعنی ئێستا سیستەمی ئاودێری جاران ئەبواە جوتیار یعنی شوێنی کێ بواە وەکو بۆ پۆندێکی بچووک حوزێکی بچوو بۆ کۆکردنەوەی ئاو چاوەڕێ بکردای تا پڕ ئەبوو اینجا بە سیستەمێک کە ئاو بەفی ڕۆچوو هەتاوکو ئاودێری کشت و کاڵ و باخەکەیە کرد. بەڵام ئێستا بە خۆشحاڵی و زۆر سوود بینراوە لەو سیستەمە نوێیە ئەو تەکنۆلۆژیایە بە شێوازی سیستەمی بۆری ئاو بە قەترە یا بە دڵۆپاندن یاخود بە شێوازی بەلوعاکە ئاو ئەدێرێت. ئەمە یارمەتیەوەی داوە کە ئاوێکی کەمتر بەفی ڕۆ بچێت درەختەکە زیاتر سوود ببینێت لەو ئاوە نەک ئاوەکە زەرەربات بگرە سوود و قازانجی زیاترە. هەروەها لە بوارەکانی تریشا مەسەلەن لە شێوازی وەشاندنی دەرمان لە هەموو شێوازەکانی تر سوودێکی زۆر باش بینراوە لە تەکنەلۆژیا. لەخوا بەزیابێ هەرێمی کوردستان و بە تایبەتیش هەڵەبجە خاکێکی بەپیت ئاو هەوایەکی سازگار ژینگەیەکی زۆر گونجاوی هەیە بۆ کشت و کاڵ. زانین کشت و کاڵ دەتوانێت بێ بە بڕبڕی پشتی ئابووری ینی لە هەموو هەرێمی کوردستان نەک هەڵەبجەش بە بڕوای جەنابتان لە هەڵەبجە بە تایبەتی
چی بکرێت بۆی ئەو پارێزگایە ببێت بە جەمسەرێکی گرنگی کشت و کاڵی و بێ بە سەرچاوەیەکی جێگیری داهات بۆ هەموو هەرێمی کوردستان؟ بەڵێ هەڵەبجە بەوە ناسراوە کە خاکێکی زۆر بەپێتی هەیە بۆ کشت و کاڵ و بۆ باخداری. ئێمە لێرە ئەوەی کە پێویستە کە زۆر گرنگی پێ بدرێت پاڵپشتیکردنی جووتیارانە، ساکردنەوەی بەرهەمەکانیانە، یعنی تاکە کێشەیەک لەوە ئەچێستا هەبێت ساکردنەوەی بەرهەم بێت. ئێمەمە دەستپێکێکی زۆر بچووکە کە کردومانە و کۆی لە هەفتە بازاڕەکە باسمان کرد، جووتیار ڕاستەوخۆ بتوانێت خۆی سوودمەند بێت بەرهەمەکەی بفرۆشێت. ئەمە گەربێت و گەورەتری بکەین، جووتیار بازارێکی بۆ بڕەخسێنرێت، بەرهەمەکەی بە بێکێشە ساغ بکرێتەوە تر لە دانەوێڵە بێت، ئایا لە تەڕەکاڵ بێت یاخود لە بەرهەمی باخداریەکەی بێت، ئەو یاخود ئەو بەرهەمانی کە وشک ئەکرێن و هەڵ ئەگیرێن. ئێستا هەناری هەڵەبجە وەکو جەنابتان ئاگادارن هەناردەکرێتە دەرەوەی وڵات کەمش دڵخۆشیەکە. ئەمە گەر بازارێکی باشی هەبێت و جووتیار بازاری بۆ بڕەخسێنرێت، هەلێکی زۆر باشە بۆ فراوانبوون و زیادبوونی بەرهەم لە سنووری ناوچەکەمان. جگە لەوە ئیتر ئەگەر سنتەری توێژینەوە هەبێت بۆ کێشە کشت و کاڵیەکان یاخود بۆ کێشەکانی نەخۆشی، ئەمەش پاڵنەر و هاندەرێکی زۆر باشە بێت بۆ فراوانبوونی کەرتی کشت و کاڵ لە سنووری پارێزگاکەمان. زۆر سپاس قانە محسن بەڕێوەبەری ڕێنمایی کشت و کاڵی هەڵەبجە کە لە هەڵەبجە لەگەڵمان بوون. سپاس بۆ زانیاریەکانتان.